باوکم دەڵێ ئیدی من تەواو بووم، ئیدی من تەواو بووم، من باری خۆمم برد، من کاری خۆمم کرد. لە ژوورەکەشیدا لە بەیانیەوە تا ئێوارە یا شانامە دەخوێنێتەوە یا ناسی خولتەواریخ. باوکم بە دایکم دەڵێ نەفرەت لە چی ماسی و مەلە، کاتێک کە من بمرم ئیدی باخچە هەبێ یاخود نەبێ بە من چی؟ من تەنیا موچەی خانە نشینیم بەسە، هەموو ژیانی دایکم بەرماڵێکی ڕاخراوە لە بەردەم ترسی دۆزەخدا. دایکم هەمیشە لە بنی هەر شتێکدا بە دوای جێپێی گوناهێکدا دەگەڕێ و بە بڕوای ئەو کوفری جایەکە باخچەکەی وا پیس کردووە. لە ساڵی 1992 لە تاران لە شاری تاران چەند ساڵێک بوو لەوێ ئەژیام. کاری وەرگێڕانم لە زمانی کوردیەوە بۆ فارسی دەست پێ کرد سەرەتا لە 17 ساڵیەوە. سەرەتا چەند بەرهەمێکی کورتم تەرجمە کرد بوو بێ ئەوەی بڵاوی کەمۆیانی لە کورتە چیرۆک و شێعر، بەڵام کاری جددی ئەسڵی سەرەتایی بڵاوبوونەوە بە کتێب و کارکرد وەرگێڕانی کتێب حەسار و سەگەکانی باوکم بوو لە ساڵی 1990 تا شێرزاد حەسەن. کاری دووەمم ئێوارەی پەروانەی بەختیار عەلی بوو لە ساڵی 1990 پاش حەسار ئەو کارم وەرگێڕای سەر زمانی فارسی. دواتریش دووهامین هەناری دنیا و پاشانی شاری مۆسیقارە سپێکان و کارەکانی دواتر. ئەو شتە زۆر کلاسیکی کە بەردەوامە وترێتەوە هەردوو زمانەکە بە باشی زانین، ئەوە شتێکی زۆر بەدیهەیەەوە ئەوە هەر باسی لەسەر ناکەی کە ئەبێ هەردووکی زۆر بە باشی بزانی. هەردوو کلتورەکە زۆر ئەبێ بە باشی بناسی و هەردوو زمانەکە بە جوزئیاتیەوە بە قۆناغەکانیەوە بە گەشە و گۆڕانکاریەکانیەوە تەنانەت بە لە ڕووی زانستیەوە لە ڕووی مێژووی کۆمەڵایەتی نەک تەنها زمانیانی کاڵچارەکە کلتورەکە بە قوڵی بناسیت. ئەمەوە ئەکا ئاسانتر بیانی ئەو وەرگێڕانە کێشەی کەمتر بێت یان کەمترین کێشەی هەبێت ئەگەر تۆ ئەو قۆناغانە بە باشتێ پەڕێنی سەرڕای ناسینی هەردوو. یعنی بۆ نمونە نوسەرێک ئستایلی نوسەر زۆر زۆر گرنگە، چۆن مامەڵە لەگەڵ ئەو تایبەتمەندی زمانیا ئەەکەی کە شاعیرێک لەگەڵ شاعیرێکی تایە ڕۆمانوسێک هەیەتی لەگەڵ ڕۆمانوسێکی ترا. هەفتانە مانگانە سەدان شاکاری ژیانی بڵاو بێتەوە کە نۆبڵی هەیە کە پۆلتیزەری هەیەەوە خەڵاتی گەورەی گرنگی هەیە لە دنیا. تۆ چیەکەی زمانەکەت ئەدەبیاتەکەت نەناسراوە هێزی نییە دەیان نۆبلیستی نیە هیچ شتێکی نیە، ینی تاندە ئەوەشی نییە کە ئەدەبی عەرەبی و تورکی هەیەیانە لە پەناتەوە و ناوی گەوریانێ ناسراون و کاری مەزنیان کردوە لە ئەدەبیاتی هاوچەرخی دنیاوە هەتا بگرە کلاسیکی دنیا. ئەمە کلاسیکەشمان نەناسراوە لە وڵاتەکانی دراوسێمان چ بگا بە ئەدەبی نوێمان. بەداخەوە بەهۆی دۆخینە تەندروستی فەزای کللتوری و چاپ و بڵاوکردنەوە لە وڵاتی ئەماک دۆخێکە من چەند ساڵێکە و چەندین گفتوگویا باسم کردووە کە دۆخێکی تەواو مافیاییەوە گروپچێتی و ئەو بیرە قەبیلە گەرایانی کە لە ڕابردووی مێژووی ئێمە هەبووە ئێستا بە شێوازی تر هاتووەتە ناو گروپە ئەدەبی و دەستگاکانی چاپ و نەشر و ئەوانە. ئیتر چی ئەوەی حزب و سیاست و ئایدۆلۆژیای تایبەت لە ژێرەوە لە پشتەوەتی چ ئەوەی کە هەر یاری گروپچێتیەوە ئەوەی کە تۆ بخرێتە لاوە کار نەکەیت و کەسانێکی تر کار بکەن و یا لەگەڵمان ئەبی یا وەک ئێمە وەک تووتی ئاسا لەگەڵ ئێمە ئەبی دووبارەکەرەوەی شتەکانی ئێمە ئەبی یاخۆد نا. شتێکی وا بە زەقی ئەبینرێ لە کوردستان و بە تایبەتش لە باشووری کوردستانە ئەوە شوای کردووە کە من بەشێک لە کارەکانم بەشێکی زۆر لە کتێبەکانم لەو چەند ژانرەیە بە زمانی کوردی بڵاو نەبوو بێت.